هەموو بربەیانێ ئەم زەڵکاوە لە پەڕەوەی ئۆقیانوسی ئارامەوە خەڵک ڕادەکێشێت بۆ وەرزش و حەسانەوە. ئەمە بەشێک لە 10% زەڵکاوەکانی ویلایەتی کالیفۆرنیاس و هێشتا نەبووە بە خانۆی $1,000,000 بەر ئۆقیانوس چونکو لە ساڵی 2008دا دەسەڵات بڕیاریدا بیان پارێزێ. ئاخۆ گرنگی زەڵکاوە بۆ ژینگە چییە؟ زەلکاو وەکو دەریاچەیەکە بۆ ئەو بەفرەی لە شاخەکانی دەوروبەری شارەکان دەتوێنەوە و هەروەها ئەو بارانەی دەبارەی لێرەدا کۆ دەبنەوە. بەرلەوەی لێرەوە بڕژێنە ئۆقیانوسەوە بوونەوەری مایکرۆسکۆبی نێو ئاوە هەستاوەکە ئاوەکە پاک دەکەنەوە پێش ئەوەی بڕژێتە نێو ئۆقیانوسەوە. سنتەری بۆڵسەچیکە تەنیا 5 کارمەندی هەیە بەڵام بە هاوکاری زیاتر لە 100 خۆبەخشەوە هەوڵ دەدات بۆ نۆژنکردنەوەی زەڵکاوە. ئەبێت بوونەوەرانی داگیرکار لێرەدا نەهێڵین و زۆرن وەک ڕۆک و ئاژەڵ کە بە ئاسایی گەشە دەکەن و گەورە دەبن بەڵام هیچ کەڵک و سوودیان بۆ ژینگە نییە وەک مرۆڤ. یەکێک لە شێوازەکانی ڕاکێشانی خۆبەخش و لایەنگەر بەڕێوەبردننی پرۆگرامی بێبەرامبەرە. بۆ نمونە هەموو شەمەیەک منداڵان دەتوانن سەیری ماژاڵانە بکەن، دەستیان لێ بدەن و خواردەمەنیان پێ بدەن. بەم شێوە لە تەمەنێکی خوارەوە لەگەڵ ژینگە ڕادێن و بایەخی پێدەدەن. He can feel it with his antenna. See if we touch his antenna, he's going to know. Hey, pull it open. See how strong he is? He only has a few on there. He can hold on to it. خۆبەخشێکی تەمەن 13 ساڵ کە هەموو شەمەیەک 5 کاتژمێر لەگرا خزمەت دەکات دەڵێت. بە بۆچوونی من ڕاهێنان بۆ خەڵک گرنگە بۆ ئەوەی بەوردی سەرنجی ژینگە بدەن. بەشێکی زۆر لە بوونەوەران لەبەر مەترسی لە ناوچووندان هەر بۆیە ئەبێت نەوەی داهاتوو بیان پارێزن لەبەر ئەوەی منیش بەشێکم لە نەوەی داهاتوو پێم وایە ئەکی سەرشارمە ئەوەی پێم دەکرێت بیکەم. هەرچەند تێکدانی زەڵکاوە بە ئاشکرایی بۆ تەندروستی هاوڵاتیان و ژینگە مەترسیدارە، پسپۆڕ و خۆبەخش بەردەوام و بەجددی چالاکن تا خۆیان و نەوەی داهاتوو لە چاوچنۆکی بێ سنووری مرۆڤی ئێستا بپارێزن. ئاوا هۆما، کالیفۆرنیا، دەنگی ئەمریکا.